يا ربي خوايا يا عظيم المن يا كريم الصفح يا مبتدئ النعم قبل استحقاقها خوايا بقولي خود داوات ليكين رحمان ليبكي يا جبار خوايا جان دڵشکاوە کانمان بۆ کلێنەکانی پڕکەیتەوە يا رب العالمين خوايا جان برين بيچی دڵە بریندارەکانمان بکەی يا رب يا عظيم يا جبار جبری شکاوەکانمان بکەی يا رب العالمين شفا بۆ نەخۆشەکانمان بنێری خوايا خوايا خۆت ئاگات لێ ئیمشەو چەند کەس داوای دوعای خێری کردو خۆت دەزانی چەند کەس نەخۆشییانیان و دکتۆرەکان ناتوانن عیلاجیان بکەن خوايا گیان خۆت دەزانی چەند جار ئیمشەو دڵم ڕاچڵەکیا بە فرمێسکی خەڵکیان وت مامۆسا تو خوا نەخۆشمان هەیە هیچ عیلاجی نییە زۆر وەزعی خراپە یا رب العالمین خوايا تۆ خۆت بیستوتە خۆت لە من بەڕەحمتری زۆر زۆر من دڵم ڕاچڵەکیا کاتێ ئەیانوت نەخۆشمانە یا رب العالمین خوايا ئەو نەخۆشانە هەر هەمووی لەناو ئەم ماڵەوە خەمە بەر دەرگای تۆ یا رب العالمین خوايا شیفایان بۆ بنێرە یا عەظیم یا شافی یا جبار خوايا بە گەورەی خۆت داوات لێ یەکەم خوايا تو خوا دەستمان مەگێڕەوە ئیلا جوابی دوعاکانمان بدەیتەوە خوايا تو خوا دەستمان مەگێڕەوە یا رب العالمین خوايا شفا بۆ نەخۆشەکانمان بنێرە خوايا تو گەورەی خۆت داوات لێ یەکەین هەر کەسێک خەموو خەفەتەکانی بۆ جێبەجێ بکە یا رب العالمین هەر هەمووی لا بدە لەسەر دڵی پڕی بکە لە دڵخۆشی یا رب العالمین بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا عەظیم يا جبار يا جبار يا جبار خوايا جبري كسر مان بك يا رب العالمين خوايا بقوري خد دعوات لي كم او كساني كواك يا شيخ يا زانيانا يا خواي قوله هر خوت هاتي تجواو لسر خولا لسر وافرتي كمجادليك لقلب يا صلى الله عليه وسلم خوايا امرو شكايتي يا شيخ يا زاني كان قشتي اخينا بردرقاي خوت يا جبار يا عظيم خوايا دسمان ناقيرينوا الا جواب من بليتوا يا عظيم خوايا بقوري خۆت لەم شەوی بیست و حەوتەکە هیوامانەیە ئەو شەوەیەکە خەیرتێ لە هەزارمان دەستی دوعاکانمان بۆ لای تۆ بەرز کردووەتەوە خوايا تو خوا مەیگێڕەوە ئیلا جوابمان بدەیتەوە یا عەظیم تو خوا مەیگێڕەوە خوايا دڵە شکاوەکان ماڵە تێکچووەکان خێزانە هەڵوەشاوەکان کێشە خێزانەکانمان بۆ عیلاجکە یا رب العالمین خوايا نەخۆشیەکانمان لەناو هەڵگرە خوايا گیان ئەم وەبا و بەڵایی کەوا بووەتە سەبەبی ئەوەی کەوا چێژی عیبادەتەکانمان مزگەوتەکانمان لێ تاڵ کردووە یا رب العالمین خوايا ئێمە گوناحمان کردووە تو خوا تۆبە بێگەڕیاینەوە بۆ لا تو خوايا عەزابمان لەسەر هەڵگرە تۆبە بێ خوايا تو خوا عەزابمان لەسەر هەڵگرە یا عەظیم یا کەریم يا عظيم يا جبار يا الله يا الله يا الله دقمان بقيت بردرقاي تو دقمان بقيت لا عرشي تو خوايا مشاو فرميسكيانا بيا أميدنك يا الله خوايا جان بقوري خود دعوات ليكم پێویستیەکانمان دەربکە ناڕەحەتیەکانمان دڵەشکاوەکانمان بۆ جێبەجێ بکە یا رب العالمین خوايا گیان پڕ بەم مزگەوتە ڕەحمەت دابارێنە خوايا هەر کەسێک هەر پێویستیەکەیە دانیشتووە دەستی بۆ لای تۆ بەرز کردوتە یا الله خوايا گیان بۆی جێبەجێ بکە شفای نەخۆشی بدە دڵتەنگیەکانی دەرکە پێویستیەکانی قەرزەکانی ناڕەحەتیەکانمان یا رب العالمین پێویستیمان زۆرە هیچ دەرگایەک نەماوە بچین بۆ لای ئیلا خۆت نەبێ یا الله لە ماڵێکانتا لە شەوێکی پیرۆزی مانگی ڕەمەزانە کە قورئانت تیادا بەزاندووە دانیشتوین هەموویە خەینە بەر دەرگای خۆت ڕەحمان لێ بکە ئامین یا رب العالمین